سڵاوتان لەبێت لە بەشی دووەمی ئەڵقەی تایبەت کراوە بە گفتوگۆکردن لەگەڵ کەسایەتی ئەکادیمی یەمەنی دکتۆر عەبدوڵڵا ئەلقەیسی، توێژەر و بیرمەند و ئەکادیمی، هەروەها سەرۆکی دەستپێشخەری تەمەدون لە پێناو دەوڵەتێکی مەدەنی. ئێمە لە بەش یەکەم باسی کورد و هەندێک لە دیدگا هزریە چاکسازیەکانمان کرد بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵیان. ئێستاش لە گفتوگۆکەمان بەردەوام دەبین لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا ئەلقەیسی. سڵاو لێبێت دکتۆر عەبدوڵڵا. سڵاو لە تۆش دکتۆر. خۆشحاڵین لەگەڵمانیت لە کەناڵی کورد و سامس و چوار کە هەوڵ دەدەین پردەکانی پەیوەندی لە نێوان کورد و عەرەب بەهێز بکەین و گوێگرتن لە پیاوەدانەکانی عەرەب کە قسە بۆ براکانیان دەکەن لەبارەی مێژوو، هیوا و ئازارەکانی کورد. دکتۆر، با بگەڕینەوە بۆ چەمکی ئەو فەزایی جەنابەت لە بەش یەکەمدا کردەوە و وەکەوەی من لی تێگەیشتوم تۆ گوتت چارەسەریەکان لە دوو پای سەرەکیەوە دێن، ئەوانیش ئازادیەکان و یەکسانیە لە هاوڵاتی بووندا. ئەگەر بمانەوێت بگەڕینەوە بۆ هۆکارەکانی نەبوونی ئازادیەکان و یەکسانی لە هاوڵاتی بووندا، مامەڵەکردن لەگەڵ پێکاتەی کورد لای ئێمە لە سووریا بە دووەم گەورەترین نەتەوە دادەنرێت، واتە دوای عەرەب کورد بە دووەم گەورەترین نەتەوە دادەنرێت. هەروەها ئەو پێکاتەیە لە وڵاتانی دەوروبەریش هەیە، لە تورکیا، لە ئێران، لە عێراق و بەم شێوەیە. ئێستا چۆن دەتوانین ئەو فەزایەدا بمەزرێنین بۆ مامەڵەکردن لەگەڵ کورد کە لەسەر ئازادیەکان دادەمەزرێت؟ واتە قسەکەمان لەسەر کووردە، چۆن لە فەزایەکدا مامەڵە دەکەین کە ڕێز لە ئازادیەکانی کورد دەگرێت؟ کێشەکانی ئازادی و دیموکراتیەت و مەدەنیەت و یەکسانی لە هاوڵاتی بووندا هۆکار گەلێکیان هەیە لە ناوچەکە، هەروەها هۆکاری دەرەکیشیان هەیە کە بەردەوام هەوڵ بۆ لە ناوبردنیان دەدات. چونکە وەک دەزانیت ئێستا جیهان هەمووی بووەتە گوندێک. جاران هەر گەلێک دەیتوانی لە پێناو ئازادی دیموکراتیدا لە دژی ئەو لایەنە ناوخۆیانە تێبکۆشێت کە ڕێگریان لێ دەکرد و دوجار بە تێچوویەکی سازە سەردەکەوت و پێی دەگەیشت. ئەمڕۆ لەگەڵ بەنەوەیەکداچوونی هەرێمایەتی و نێودەوڵەتی تۆی ناچار کردووە کە بە سێ چاو سەیر بکەیت. بە چاوێکیان سەیری ناوخۆ دەکەیت، بە چاوێکی سەیری هەرێمەکە دەکەیت و بە چاوی سێمیش سەیری کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەیت. چونکە ئەگەر ئەو لایەنە دەرەکیانە ببنە کۆسپێک لە بەردەمت، ئەو کات پێویستت بە تێچوویەکی زیاترە. هەروەها پێویستت بە هۆشیاریەکی کۆمەڵایەتی گەورەتری ناوخۆیی هەیە. جا کێشە و هۆکارەکان زۆرن. بۆ نمونە یەکێکیان بیرۆکەی دەوڵەتی هاوسەرخە، هەروەها ڕێگەم بدە بە مەقوڵای هۆکارەکان بۆ ئەوەی بینەران گومان نەکەن کە زۆر لێی دوور کەوتومەتەوە. بیرۆکەی دەوڵەتی هاوسەرخ کە لە ڕۆژئاوا هاتووە، ئەوان بەستویانەتەوە بە نەتەوە. کاتێکیش بە نەتەوە دەبەسترێتەوە، ئەو نەتەوانەی کەوتونەتە ناویەک وڵات دەستیان بە ململانێ کرد. بۆیە کەوتنە ململانێ، چونکە پەیکەری دەوڵەت لە فەلسەفەکەیدا نەتەوەیە. لە ئەوروپا هۆشداری لەبارەی ئەو کێشەیە درا، لەوەی کە ئەو دەوڵەتەی تەنها یەک ناسنامەی نەتەوەی هەیە، نابێتە دەوڵەتێکی کۆکەرە و دواتر دەکەونە ململانێ و ئەو ململانەیانە کۆتاییان ناهێت. هەر بەڕاستیش ئەوروپا چوە ناو ململانێکی گەورە، جا بە بەردەوامی ئەو چەمکانەی هەموار دەکردەوە تا دواتر گەیشتنە چەمکێک بە ناوی یەکێتی ئەوروپا. ئێمە ئەو کێشانەمان وەرگرتن و بە خاڵە لاوازەکانیەوە تا ئەمڕۆ لە ناومان ماونەتەوە. ئەوانیش ئەمڕۆ هاتوون هێشتا بۆ ئێمە فراوانتریان کردووە. جا ئەمڕۆ ئێمە کاتێک لە بەهاری عەرەبی لە پێناو دیموکراتیەت دەرکەوتین، ئەو دیموکراتیە کە هەموو تاکێکی کۆمەڵگاکان پێویستی بێتی لە ناوخۆ و دەرەوە لێمان لەبار برا. ئێستا پێکاتەی کورد کە برای ئێمەن، یەکەم شت کە پێویستیان پێێتی بۆ ئەوەی شوێن پێیان جێگیر بکەن داواکردنی سیستەمی دیموکراتیە. چونکە ئەگەر لێرەدا ڕژێمێکی سەرکوتکار هەبێت، مەینەتیەکان لەسەر کورد و غەیرە کوردیش بەردەوام دەبن. ئێمە لە دەیەکانی ڕابردوو سەردەمێکی مێژووی سەرکوتکار ژیاین، نەک سەرکوتکاری و بەس، بەڵکو خراپترین شێوازەکانی سەرکوتکاری لە ناوچەی عەرەبی ژیاین. ئەو سەرکوتکاریە تەنانەت لە دەرەوەش هاند دەدرا و هەندێکیان بوون بە بریکار بۆ ئەجێندای دەرەوە.
بۆ یەکەم شت کە براکوردەکانمان پێویستیان پێێتی دیموکراتیەتە. هەڵبەتە من لێرەدا ڕووی قسانم لەوان و لە هەموو کەمە پێکاتیەکانیش دەکەم، بەڵام گوتارەکە ئێستا بە ئاراستەی کووردە بەوەی کە ئەوان پێویستن بەو ئەڵقەیە کە دیموکراتیەت هەر بۆ مەبەستە ئەوان زیاتر حەز بە دەستەواژی کورد دەکەن و نەوەک جوانە. واتە سێکەمی جیاوازی نێوان ئەو دەستەواژانەدا کردووە. هەر بۆ ئەمە بەستەش ئێمە لە ئێمن واتە بۆ ئەو زاراوەیە شتێک بە بیرهێنامەوە گوندێک لە ئێمن هەیە پێی دەڵێن گوندی کورد، هەروەها پێی ناڵێن گوندی ئەکرا. بەڵێ گوندی کووردە، بەڵێ گوندێکی تەواو بەو ناوە لای ئێمێ، بەڵام هەڵبەت ئەوان هەوڵاتی یەمەنین بە هەموو مافەکانیەوە نە ئەوان هەست بە جیاوازی دەکەن و نە ئێمەش. گوندی کورد هەیە و لە نزیکی شەو گوندی تورکەیە. ئەمانە خێزانی کۆن و سەردەمی خۆی هاتوونەتە یەمەن کاتێک پاسەوانی مەکە و مەدینەیان دەکرد لە مەترسیەکانی پۆرتوگالیەکان بەر لە نزیکەی 500 ساڵ. هەروەها لەوێ نیشتەجێ بوون و لەوێ دەژین و تەواو. بەڵام تا ئێستاش ناوەکە هەرزیندووە واتە گوندی کورد. دکتۆر، بابەتی و دیموکراتی جەنابەت کردەوە لەوانەیە دکتۆر ئەمە بابەتێک بێت لە ڕووی کردداریەوە. ئایا پێت وانییە کە هەندێک هەنگاو هەن کە پێویستن بۆ گەڕانەوەی متمانەی لە دەستدراو؟ واتە کورد لە هەندێک وڵات سزادراون کە هەندێک جار خۆیان دروشمی نەتەوەی بەرز دەکەنەوە، هەندێک جار دروشمی نەتەوەی و هەندێک جاریش دروشمی دیموکراتیش، بەڵام هەمویان لەسەر دژایەتیکردنی و گەلەکۆکن. ئایا ئێستا پێویست ناکات سەرەتا هەندێک ئامادەکاری بکرێت بەر لەوەی دەست بەو بابەتە بکرێت؟ واتە بابەتی دیموکراتی بە پێگەشتووی لەسەر تەوافق و سازانی کۆمەڵگە دێت بۆ بەڕێوەبردنی وڵات. واتە دکتۆر، گەڕانەوەی ئەو متمانەیە تۆ وەک یەکێک لە ئەکادیمیەکانی عەرەب چۆن بە ئاسانی دەتوانین پردێک بۆ پەیوەندی بۆ نێشتنی و ناکۆکیە دروست بکەین؟ من باسی سیاسەتە هەڵەکانی نەتەوەی ناکەم، چ لەولا بێت یانیش ئەولا. من باسی شیرازەی کۆمەڵگا دەکەم کە زڕێنراوە. چۆن دەتوانین ئەمە بکەین؟ واتە بەر لەوەی باس لە سیستمیکی داری بە سیمایەکی دیاریکراو بکەم، لێرەدا شیرازەیەکی زڕێنراو لە بەریەک هەڵۆشێنرا و مەترسیدار و شتی دروستکراو هەیە. واتە قسەی زۆر گەورە لەبارەی یەکترەکەن. پێوەری ئیسtisنایان کردوتە بنەمای ڕەسەن، گەلێکی تەواو لەسەر پێوەری ڕای حزبێک سزا دەدرێت، بە هەڵەیەکی حیزبی یەک نەتەوە سزا دەدرێت. ئەمە چۆن؟ من پێم وایە لێرەدا هەنگاوێکی گرنگ هەیە بۆ بنیادنانەوەی ئەو شیرازەیە، ئەویش ئەوەیە کە دانایانی هەموو پێکاتەکان بێن و بە گفتوگۆ هەر یەکێکیان باسی مافەکانی لایەنێکی دیکە بکەن، نەک مافی خۆیان. واتە من بێم بۆ ئەوەی باس لە مافی کەسێکی دیکە بکەم، بۆ ئەوەی هەڵوەستەکە بەهێزتر بێت و هەروەها بۆ ئەوەی پەیامی دڵنەواییش بنێرم و لەسەر بنەمای خاڵە بەهێزەکان بنیاد بنێم کە لە مێژوودا ڕوویان داوە. ئێمە دراوسە یەک بووین، ئێمە سەردانی یەکترمان دەکرد، ئێمە ئاوا و ئاوا، واتە لەسەر بنەمای خاڵەکان بێت. ئەویش بۆ ئەو مەبەستە شتێکی کەم نییە. هەروەها کانیاوێکە لە ڕازگۆی مرۆڤ بە پێچەوانەی پەرتەوازە بوون کە لایەنەکانی دیکە بۆ ئێمەیان هێناوە و بەناوماندا بڵاویان کردوێتەوە. لە کاتێکدا مرۆڤ بەهۆی ئەو مۆماویەکەی بوونەوەرێکی سروشتیە، ئەو هیچ جیاوازیەک ناکات و دەڵێت ئەمە دراوسێ منە، ئەمەش هاوڕێکەمە، بەم شێوە و بە باشترین شێوە مامەڵەی لەگەڵ دەکات. جا ئەوەی ڕاستە لەسەر ئەبنەما ئەوەیە کە گوتارێک دەربکات و بەردەوام ئەو گوتارە دووبارە بکاتەوە بۆ ئەوەی دڵنیایی بە بەرامبەرەکە بدات. ئەویش یەکەم من ئێستا ئەوم گوت کە قسە لەسەر کوردەکەم سەرەتا زۆرێک لە دڵنەوەی دەدەم. دووەمیش ئەو هەست بەوە دەکات کە من بە ئازارەکەی دەزانم، واتە من ئەوم بە تەواوی لەبیرە. هەروەها ئەویش واتە برا کوردەکەم باز لە مافی کەسی دیکە دەکات و پەیامی دڵنەوایی بۆ ئەو دەنێرێت. بۆچی؟ بۆ ئەوەی ئەو توێژە کۆمەڵایەتیە و ئەو چینە کۆمەڵایەتیە لێک نزیکی لە نێواندیان دروست ببێت و هەست بەوە بکەین کە ئێمە لێک سنووری جوگرافی بەیەکەوە دەژین، هەروەها ئێمە لە ناویەک کەشتیدا دەژین. هەست بەوە بکەین کە هەر دەستدرێژیەک بۆ سەریەکێکمان هەمومان بەیەکەوە نقم دەکات، واتە ئەو کەشتیە بە تەواوی ژێر ئاو دەخات. جا وەرن با بە دوای خاڵە بەهێزەکانی نێوانماندا بگەڕین. ئەو خاڵانەی هاوبەشن و هەرچی زیاتری شەگ و تاری دۆستایەتی و نمونەی مێژووی کە ئەو چۆن ژیا و ئەوی دیکەیان چۆن بووە. هەروەها ڕێز بۆن من شانازی بە کەسێکەوە دەکەم و دەڵێم کەسایەتێکی ئاوا هەیە، سەر بەو نەتەوەیەوە من شانازی پێوە دەکەم، ئەوی شانازی بە منەوە دەکات، شانازی بە دروشمەکانیەوە دەکات، شانازی بە دروشمەکانی دەکات. لێرە و ئەو مەترسیانە دەتاوێنەوە دڵەکان لە یەکتر نزیک دەبنەوە و زیاتر بە ناویەکدا دەچن.
دواتر ئەمە لەسەر ئاسی کۆمەڵایەتیە. ئەمە وەک گوتار ڕوودەدات چ گوتاری ئاینی یانیش تەنانەت گوتاری نائاینیش واتە یەکیان دەخات. یانیش کۆمەڵایەتی. بەڵێ لەسەر ئاستی سیاسیش، چونکە هەڵبەتە دەبێت هەمووی بەهێز بکرێت لەسەر ئاستی سیاسی. کار لەسەر ڕەخساندنی ژینگەیەکی دیموکراتی دەکەین کە ڕێز لە هەمووان بگرێت و ئەرک و مافەکان بە یەکسانی لە نێوان هەموواندا دابەش بکات و هیچ جیاوازیەک لەسەر هیچ بنەمایەک نەکات. ئەمەش مانای وایە کە کێشەکانمان سوکردن. هەڵبەتە بۆ هەمیشە بە وێنەی نمونەی ناگەین و لێرە و لەوێ کێشەکان هەردەمێننەوە، هەروە هەندێک گروپ لە هەموو پێکاتەکان هەر بە توندڕەوی دەمێننەوە. هەروەها ئەوەی پێویستیشە ئەوەیە بۆ ئەوەی هەر کەسێک کە بیەوێت دەنگی ئەو توندڕەویە لە ناو هەرنەتەوە و یانیش پێکاتەیەک لە ڕۆڵەکانی خودی ئەو پێکاتە کەم کاتەوە دەبێت گوتارێکی دیکەی هاوسەنگ دەربخات، چونکە هەمیشە توندڕەوی بوونیان دەبێتە هۆی توندڕەوی دژبەر. ئەمە بوو کە دەمی ساماژی پێ بدەم دکتۆر بورهان خەلیون کتێبێکی هەیە تایدا باسی پرسی تایەفەگەری و دەوڵەتی نەتەوایەتی دەکات. ئاماژە بۆ دەکات کە دووبارە بوونەوەی ناسنامەی تند لە ئەنجامی عەقڵێتی بە کۆمەڵە لە کۆمەڵگە یانیش فەرمانڕەوە بە شێوەی سڕینەوەی ناسنامەی بەرامبەرەکەی بەڕێوە دەبرێت. بۆیە هەر پێکاتێک هەوڵ دەدات دیوارێکی خۆپارێزی بۆ خۆی دروست بکات و خۆی لە تۆ دادەبڕێنێت چونکە دەترسێت. ئێستا دکتۆر ئەو پرسیارەی دەمەوێت وەڵامی توی بۆ بزانم. ئەو ترسەی بەهۆی دەماگیری هەندێک لە دەسەڵاتداران لە مێژوودا لە ناو کۆمەڵگادا بڵاو بۆتەوە، ترسی لە ناو کوردیشدا چاندۆ و پێشێرکاری زۆر تند بەرامبەری کراوە. پێ دەڵێن لە هەر کوتەدایەک ئێمە لە یەکەمی قوربانیەکان بووین. بەر لە ماوەکی زۆر کەم ئەسەد بەو شێوە وەسفی کوردی دەکرد کە لەگەڵ ئەمریکان. لە کاتێکدا هیچ گروپێک نەماوە کە خۆی هاوپەیمانێتی لەگەڵی دانەکات، لە ڕووسەکان بگرێت تا دەگات ئێرانیەکان و چەندانی دیکەش. مەبەستی من ئەوەیە چۆن ئەم گوتارە بسڕینەوە کە توندڕەوی ئەوانی دیکە زیندوو دەکاتەوە. جەنابەت ئاماژە بە گوێگرتن و گفتوگۆ و هەروە هاوسۆزی هەبێت و من لە جیادی تۆ دابنیشم و قسە بکەم و بەم شێوەیە هەنگاوە کرداریەکان لە فەزای سیاسیشدا چۆنن دکتۆر؟ جوانە. یەکەم سەبارەت بە مەترسیەکان لەلایەن کورد لەبارەی ستەمکاری و هەر پێش شێلکاریەک کە پێشتریش بەسەری هاتووە، پێویستی بە پێوەرێکی گرنگە لەو پێوەرانەی پێشتر لە پرسی ئازادیەکاندا باسم کردن، بۆ ئەوی بزانین هەندێک جار مرۆڤ ترسی هەیە لە ئەگەر پێوەرەکانمان بەبیر بێنیتەوە. مەبەستم ئەوەیە کە پێشتر ئاماژەمان بە پێوەری زەرورەت و پێویستی و باشکردن لە پرسی ئازادیەکانش بێنە، چونکە بەش یەکەم چەند پێوەرێکی گرنگ هەن، ئەوانیش پرسەکانی ڕەهایی گوماناوی و وەهمین. بە واتایی هەندێک جار هەندێک مەترسی هەن دروستکراون و هیچ ڕاستیەکان نییە. جا من پێوەری ڕەهایی وەردەگرم و دەڵێم وەرن ئێوە لە چ پێک هاتیەکەن، لە چی دەترسن؟ ئەوانیش دەڵێن ئەوە بۆ ئەوەی بە دوواداچوونی بۆ بکەین ئایا هەر بەڕاستی ئەو مەترسیانە ڕەها و ڕاستەقینەن یانیش گوماناوین. ئەگەرێک هەیە کە ڕەهابن یانیش وەهمی، چونکە خۆت دەزانیت کاتێک ڕژێمی پێشوو لەگەڵ تایفەی عەرەلوویەکان مایەوە هەندێک مەترسی ناڕاستیقی بۆ ئەوان دروست کرد. وەهمی بوو. پێیان دەگوتن ئەگەر ئێوە بچن ئەوان ئێوە دەکوژن و ماڵ بە ماڵ بەسەرتاندا دەگەڕێن و هەمووتان لەناو دەبن. واتە نەک تەنها لەگەڵ ئەو تایفەیە بەڵکو تەنانەت لەگەڵ تایفەکانی دیکەش ئەوانیان لە ئیسلامیەکان و موسڵمانان بەگشتی دەترساند و ئەو مەترسیانیەیان لە ناوندا بڵاو کردەوە. جا کاتێک ئێستا دێنە سەر دیراسەکردنی تۆقاندن لە هەر کۆمەڵگەیەک مافی خۆیەتی کە بترسێت. وەرن با سیر بکەن هەندێک جار گوتاری توندڕەوی لە ناو هەمان نەتەوە وەک دەزانیت لە ناو نەتەوەی کوردی حزب و تایفەی جیاواز هەیە، لەوانەیە لە ناویەکێک لە توێژەکان میسی مەترسیەکان بەرز ببێتەوە لە پێناو ئامانجەکانی یەکێک لەو تایفانە، نەک ئامانجی کۆی پێکاتەکە. لێرەدا پێیان دەڵێن وەرن با سەیرێکی ئەو مەترسیانە بکەین ئاخۆ ڕاستەقینەن یان نا. هەروەها لێرەدا هەندێک جار هەندێک لایەنی دەرەچەند لەو مەترسیانەی تۆ زیاد دەکات بۆ ئەوەی پێت بڵێت لەگەڵمان بە و ئێمەش لەوان دەتپارێزین. لێرە چارەنووسی خۆت ڕادەستی ئەوان دەکەیت. ئەگەر چی ئەوەت پێنادەن کە دژمنەکە دەیەوێت پێتی بدات و ئەوەش بەدەست ناینیت کە تۆ دەتەوێت. جا لێرە ئەمە پێوەرێکی گرنگە کە بڵێن هەمووان وەرن با سەیری ئەو پرسانە بکەین.
کە خسوونە تا ڕوو تا چەندە ڕاستەقینێ ئایا ڕاستیە دواتر تۆماری دەکەین چونکە دوایەوەی تۆماری دەکەین ئاخۆ ڕاستەقینە و ڕەهان دواتر ئایا زەرورەتە پاشان دێنە سەر پێوەری سێم ئایا ئەوە تایبەتە بە تاکێک یانیش دەستەیەک دەگرێتەوە چونکە دەستەکە لە پێشترە وەک لە تاک دواتر هەموو ئەمانە دەخینە ناو یەک سەبەتە لە کاتی گفتوگۆکردنی نێوان هەموو قاوارانە و دەڵێن ئێمە ئەو خاڵە دەخینە ڕوو چونکە ئەو خاڵی ڕاهایە و زەرورەتە و گشتیە لە پێشەوەی هەموو ئەوانەی دیکەیە ئەمانش ئەو شتانن کە ناکرێت هیچ کەسێک ساسشی لەسەر بکات ئەمەش پێوەرە سەبارەت بە هەنگاوەکان وەک پێم گوتی لێرەدا هەندێک هەنگاو لەسەر ئاستی گوتاری میدیاین هەندێکیان لەسەر ئاستی گوتاری ئاینین دەکرێت هەمواریان بکەینەوە هەروە هەندێکیش لەسەر ئاستی یاسا و دەستورن و هەڵبەتە دەبێت خاڵی ڕوونیان تێدا بن بۆ ئەوی پارێزگاری لە مافی هەمومان بکات هەروەها هەندێک خاڵیش لەسەر ئاستی پرۆگرامی خوێندن ئەمەش مەترسیدار و گرنگ و نابێت بەسەریدا لە بەرچاوی نەگرین ئەگەر دەستور ڕێکخەری عقلی سیاسی بێت لە ناو کۆمەڵگا دەستور عقلیەتی سیاسی ڕێک دەخات بەڵام ئەوە چییە کە عقلیەتی هزری و ڕۆشنبیری لە ناو کۆمەڵگەدا ڕێک دەخات ئەوە پرۆگرامی خوێندنە پێویستە پرۆگرامی خوێندن کۆکەرەوە بێت و دەبێت تەوافقی لەسەر کرابێت و ڕەزامەندی لەسەر درابێت نەک تەنها بۆ یەک پێکهاتە بێت پرۆگرامی خوێندن لە سووریا مۆرچێکی نەتەوەی بەعسی هەبوو هەرچەندە خوێندن بە عەرەبی بوو لە هەمان کاتدا لە ناو قوربانیانیش عەرەب هەبوون چونکە ڕژێمەکە سەرکوتکار بوو واتە هەر بەڕاستی تۆ ئاماژە بە خاڵێکی گرنگ دەکەیت چونکە دکتۆر لەوانەیە هەندێک جار ببینە تەپڵی ئەخلاقی ستەمکاری وەک عەقڵیەتێکی کۆمەڵایەتی بێبێەوەی هەستی پێ بکەین و ببینە دروشم بەدەستمی ئەوانەی کودەتامان لە دژی ئەوان کردو بکەینە ژێر کاریگەری ئەخلاقەکەی ئێستا زۆرێک لەوانەی واتە من ئەمڕۆ هەڵوەسە لەسەر هەندێک دروشمەکانەکەم کە بانگەشە بۆ ئازادی و شۆڕش و ئیرادەی گۆڕانکاریەکەن دایان بینم کاتێک بابەتەکە دێتە سەر کورد هەستەکانی ڕادەگرێت وەکەوی بڵێ دەبێت ئەوانە سزا بدرێن دەبێت ئێبراکەم بۆچی دەبێت خۆ لە ناوچەکە هەمویان مامەڵە بە ئاڵا و دروشمەکانیانەوە دەکەن ئایا مافی خۆیانێ بە شتێکی واقعی سەیریان بکەیت دکتۆر چی تێ بۆ بابەتی فێرکردن و کەمکردنەوەی کیناڵ شاخین لە دژی پێکاتەی دیکەی نەتەوەی چونکە تۆ ئاماژێکی گرنگت پێدا هەروەکو گوتم پرۆگرامی خوێندن عقلیەتی بە کۆمەڵ لە کۆمەڵگەدا ڕێک دەخات عقلیەتی ڕۆشنبیری و هزری دواتریش یەکەمیان پێویستە بخرێتە سەر مێزوو بە گوێرەی دەستور تاوتوێی بکەین واتە تاوتوێی دەستور بکەین بۆ ئەوەی بگەینە ڕێکەوتن کە زەرورەتەکان بۆ هەمان بپارێزێت بە هەمان شێوە پرۆگرامی خوێندنیش پێویستی بە هەمان شتە پێویستی بەوەیە کە پرۆگرامی خوێندن بە وردیە قورس بکەین کە ببێتە هۆی پەرتەوازەیی بۆ ئەوەی بەهای ئەخلاقی گشتی بکەین بە کۆکەرەوە هەروەها تەنانەت ئەگەر بۆ نمونە ئاینێکی دیاریکراویش زۆری نەبێت ئەوە هیچ تێدا نیە ئەگەر لەو پرۆگرامەی خوێندن ئاماژە بۆ ئاینە بکات بەڵام نابێت شتێکی ناچاری بێت بۆ غەیرە پەیڕەوانیە و ئاینە سەبارەت بە ئەوەش ئەوە لێرە مێژوویەکی هاوبەش و کەسایەتێکی هاوبەشیان لە وڵاتەدا هەیە و هەمووان شانازی پێوە دەکەن و لە پرۆگرامەکانی خوێندن ئاماژیان پێدەدرێت بەمەش ئەو کینە و هەڵشاخینە کەم دەبێتەوە و ئەگەریش پرۆگرامی خوێندن هەموار کرایەوە ئەگەرێکی کراوەیە کە لە ئایندەدا ئەو بۆمبانە بەڕووی هەندێکیاندا بتەقنەوە چونکە زۆرترین ئەو شتانەی دەبێتە هۆی هەڵشاخین و پێشێلکاری پرۆگرامەکانی خوێندنن بەڵام کاتێک پرۆگرامەکانی خوێندن گوزارش لە تەنها ڕەنگێک بات ئەمە زۆرێکە لە ستەمکاری و بەرامبەرەکەی هەز دەکات هەموو شتێکی لێ بردراوە و کەرامەتەکەی لێ سەندراوەتەوە و شتێک لە ناخیدا دەمێنێتەوە تا ئەو کاتەی بایکۆتی ئەو پرۆگرامەی خوێندن دەکات هەروە وەک تۆ ئاماژەت پێدا ڕەتکردنەوەی بەرامبەرەکەشی لە خۆ دەگرێت هەندێک جار کۆمەڵێک بیرۆکە هەن چلا ئیسلامیەکان یانیش ئەلمانی ئێمە لێرەدا ئاماژە بە دابشکاری ئیسلامی ئەلمانی دەکەین نەک نەتەوەی چونکە لە بنەڕەتدا بیرۆکەکان لە ڕەوتە هەزریەکانی نێتەوەییەوە سەر هەڵدەدەن هەر بۆیە بیرۆکەکان گرنگن بۆ هەموارکردن لەبەرەوەی کاتێک قسە دەکەم گوتارەکەم بۆ ئیسلامی و ئەلمانیەکانە کە لە ناو ئەو نەتەوەیەدا هەن بەوەی کە جۆرێک لە توندڕەوی لە نێوان
ئەو دوو بیرۆکەیەدا هەیە. بۆ نمونەیە ئیسلامیەک وا دەبینێت کە ئەگەر لەو چوارچێوە ئیسلامیە دەبچێت ئەوە کەسێکی بێباوەڕی و دەکوژرێت. ئەمەش سڕینەوەی لە ئیسلام شتێکی بەم شوێ نییە. لە ئیسلامدا پاراستنی بۆ تاک هەیە و سزادانی ئەو بێباوەڕەش خراوەتە ڕۆژی قیامەت و لە ژیان بەردەوام دەبێت. پرسیار ئەوەیە بۆچی زۆرێک لە مەرجع ئاینیەکان پرسیار ناکەن وەک تۆ ئاماژەت بە ئیسلامی و ئەڵمانیدا کە من بە هەردوو بەشی عەرەب و غێرە عەرەب باسی ئەڵمانیەت و ئیسلامیەت دەکەم. بۆچی کاتێک دێنە سەر قسەکردن لەبارەی کورد یانیش نەتەوەکەیان ئەوان بەداخێکی زۆرەوە باسی دەکەن یانیش گرێک یاخود لە ڕووی دوورخستنەوە دەیگەڕێتەوە واتە ممارەسەکردنی ڕاستپاردە. بۆ نمونامە کووردە با لە دیوی پڕکردنەوە یانیش پێچۆڵکردن گفتوگوی لەگەڵ بکەین و من برای گەورە و ئەویش برا بچووکە. دکتۆر بۆچی بیرۆکی هاوڵاتی بوون پیادە نەکەین؟ ئەمە من دەگەڕێنێتەوە بۆ کێشە بنەڕاتیەکەواتە دەمانێت باسیەوە بکەین کە کێشەی کورد لە ئێستادا لە دەستدانی هاوڵاتی بوون و ئازادی گشتیەکانە کە لە تۆ لە دەستپێکی بەشیەکەم باست کردن. یەکەم شت پێویستە کوردی مسلمان بزانێت ئەو ئیسلامە عەرەبی نییە. ئەگەرچی پێغەمبەرەکەیان و زمانەکەشیان عەرەبی بێت بەڵێ، بەڵکو ئەو ئیسلامە ئاینێکی بێخەوشە بۆ ئەو ئاین وەڵامی پرسیاری بوونی ئەو وەک مرۆڤێک دەداتەوە. واتە باگریمانەی ئەوە بکەین کە ئیسلامیەکان هەندێک لە مافەکانی ئەوی نەداوە. ئەمە مانای وایە کە دەست لە ئیسلام هەڵگرێت؟ نەخێر. ئەو ئیسلامە سەرکەوتنی تۆیە لە دنیا و قیامەت. تەنانەت ئەگەر هەموو مسلمانانی شتەم لە تۆ بکەن ئەوە تۆ لە پێناو ئەواندا مسلمانیت، تۆ مسلمانیت لە پێناو خۆت. هەر بۆ مەبەستە زۆرترین ڕێژی ئەوانەی لە عێراق قورئانیان لەبەر کردووە لە هەولێران لە کوردستان و شانازی من دەمێت وا هەست نەکەن کە مادەم ئیسلامیەکان ستەمیان لە ئێمە کرد ئێمەش ئیسلام ڕەت دەکەینەوە، چونکە ئیسلام ئاینی سەرکەوتنە بۆ تۆ. منیش ئەگەر کورد یانیش عەرەب بم بۆ من شەرەفە کە ئیسلام بم نەک پێچەوانەکەی. ئێمە هەموو مرۆڤەکانی سەرزەوی شانازی بە ئیسلامەوە دەکەین چونکە سەرکەوتنی ئێمەیە لە دنیا و قیامەت. بەڵام دکتۆر بۆچی ئێمە ڕەخنە لەو گوتارە ئیسلامێ یانیش گوتاری نەتەوەیە ناگرین کە وای لە گوتارەکە کردووە کە گوزارش بێت لە ڕاوچی نەتەوەکانی دیکە لە پێشەوەش نەتەوەی کورد. من لەگەڵت باسیەوە دەکەم کە بازدانێک هەیە. بەڵێ ئیسلامیەکان وەک دەزانیت چەندە ململانیان لەگەڵ ڕەوتە نەتەوەیەکاندا هەیە. هەروەها ئەو گوتارەش لە ناویاندا زەق بووتەوە. بە بڕوای منیش ئەوان کوردیان بە دیاریکراوی بەدەست نەهێناوە، تەنها وەک کاریگەریەکی لابەلا دەرکەوتووە. بەڵکو ئەمە ئەو ململانەیە کە لەگەڵ عەبدولناسر لەگەڵ سەدام حوسێن و لەگەڵ حافز ئەسەد هەیان بووە و ئەو ئیسلامیانە تاڵی زۆر گەورەیان چەشتووە. بۆیە گوتارێکیان دەرکردووە کە زۆربەی ئەو گوتارانە تۆ هاوڕێت لەگەڵ ئەو گوتار هاوسەنگ نەبووە و دەمەوێت ئێستا پێتی بڵێم بە پلەی پێویست هاوسەنگ نەبووە، چونکە کێشەی زۆر لە گوتاری ئیسلامیدا هەن. بۆیە وەک گوتم بۆ خاڵەکردارەکان پێویستمان بە هەڵوەستەکردنە لەسەر خاڵەکانی هیزری ئیسلامی. لە پێناو دادپەروەری بۆ کورد و نەتەوەکانی دیکە ئەمە وەک بۆم بێکە بۆ تەقینەوە. ئەمەش تەنها لە گوتاری ئاینیدایە نەک لە بنەڕاتیەکانی ئایندا. ئەمە شتێکی زانراوە. ئەمانە چەند هەوڵێکن، چەند هەوڵ و ممارەسەیەکی گوماناوی وشتی لەم شێوێن و دەکرێت تیان پەڕێنین. هەروەها لەناو کۆمەڵگەی کوردیشدا نابێت چاوەڕێی ئیسلامیەکان بکەن. تۆ مسلمانی تو خۆت گوتارێکی ئیسلامی کۆکەرەوە و دابڕێژە. دەتوانیت دابڕێژێت و زانای گەورەشمان لە بوارەدا هەن. واتە یەکێک لە گەورە زانایانی نوێ کە چانسی خۆیان وەرنەگرتووە بۆم ئاشکرا بووە کە کووردە. ئەوی شێخ مستەفای زەڵمیە. مستەفای زەڵمی من بە یەکێک لە بناژە خوازەکان لە نوێگەرە گەورەکانە هەندێک کەسایەتی ناسرا و بەناوبانگ لە زانستدا هەن، بەڵام جێپەنجەیان لە نوێکردنەوەدا کەمە. من وا دایدەنێم شێخ مستەفا لەگەڵ ژمارەیەکی زۆر کەم لە نیشتیمانی عەرەبی توانیویانە نوێگەرایەتی ڕاستەقینە لە گوتاری ئیسلامیدا بکەن. جا پێویستە لە ناخەوە ئەو گوتارە دەربکرێت. بەڵام ئایا کەسی ئیسلامی لە ناو کۆمەڵگەی کوردی لە نێو کۆمەڵگەی کوردی بە تاوی ئازادیەکانی شاد دەبێت؟ یانیش برا کوردەکەی کە هەڵگری دروشمێکی دیکەی وەک ئەڵمانیەت یانیش نەتەوەیە لاوازی دەکات؟ واتە ئەمە کێشەیە. ئەگەر ئەو کێشەیە لە ناو خۆ چارەسەر نەکەن من چۆن لە دەرەوە داوای بکەم؟
لێرەدا هەندێک ڕەوت و نەتەوەی بەڵام دکتۆر وێنای بکە. دەمارگیر هەن. بەڵام دکتۆر وێنای بکە کاتێک ئیسلامی میسری دێت و دەڵێت کورد هەتیوی مسلمانانن. ئازاربەخشترین پەیامی زانستیە کاتێک پێ دەڵێت ئێمە وەک مسلمان لە گوتارەکەماندا بۆ کورد کەم تەرخەمی زۆرمان کردووە. دڵنەوەیمان نەداونەتەوە بۆ برینەکانیان، هەستمان بە ئازاری ئەوان نەکردووە. نووسەرەکەش میسریە. دکتۆر چەند خولەکێکی دیاری کراوە ماوە. ئەو پەیامە چییە کە لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە ئاڕاستی دەکەیت؟ من بۆ برا کوردەکانم دەڵێم لە سەرەتا کۆمەڵگەیەکی نمونەیی لە ناوخۆتان دروست بکەن و لەگەڵ ئەوانی دیکەش بکەونە پەیوەندی بۆ ئەوەی ببن بە پێشەوە، واتە لە ناو کۆمەڵگەی کوردی بۆ ئەوەی هەست بە ئازادیەکان و هاوڵاتیبوون یەکسان بکەن لە ڕووی سیاسیشەوە لە پێناو دیموکراتیەت و ئازادی بۆ کۆمەڵگاکان بەگشتی تێبکۆشن، نەک تەنها بۆ تاکەکان، دواتر لەگەڵ کۆمەڵگاکان بە هاوڵاتیبوونێکی تەواو ئاوێتە بن و بانگەواز بۆ پۆستی پشکپشکێنە نەکەن، چونکە دوازار زیانەکانی بۆ ئێوە لە قازانجەکان زیاتر دەبن. هەروەها ڕێگە بە هیچ دەستێکی ناوخۆی یانیش دەریچی نەدەن دۆزەکەتان بڕفێنێت کە ئەمە لە مەترسیدارترین شتەکانە. ڕێگە نەدەن پێکاتە توندڕەوەکان پرسی ئێوە بڕفێنن، چونکە ئەو کات دەدۆزێکی دادپەروەرانە دەگۆڕێت بۆ نادادپەروەرانە. هەروەها نەڕێگە بە دەستێکی دەرەچیش بدەن پرسەکەتان بڕفێنێت. من دەڵێم لەوانەیە ئەگەر جۆرێک لە پەیوەندیەکانی شەبن هیچ کێشە نییە، بەڵام ڕفانی تاوەتی مەترسیدارە. دکتۆر من بانگهێشتت دەکەم بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوی نمونەیەکی پێکەوەژیان لە نێوان کورد و عەرەب لە نزیکەوە ببینیت کە کورد گوتوویەتی ئێمە لەگەڵ عەرەب لە یەک کۆمەڵگەین و ئەم خاکە لە دێر زەمانەوە هی ئێمە و ئەوان خێروبێرەکانی ئەو هەرێمە جوانە دابەش دەکەن. زۆر سپاس بۆی جەنابی دکتۆر عەبدوڵڵا قەیسی، هەروە سپاس بۆ خوشک و برایانە لەگەڵمان بوون. بۆ هیوای لاڵقێکی دیکەدا بە دیداری یەکتر شاد بینەوە. زۆر سپاس بۆیەوە و سڵاو و ڕەحمەتی خوداتان لێ بێت.